لە شاری سلێمانی کە زۆرێک لە چالاکیەکان بەڕێوەچێت و جومجۆڵێ چالاکیێکی هونەری زۆری تێدایە لەگەڵ ئەوانەشە لە ئێستادا یەکێک لە چالاکیەکان کە ئەویش فێستیڤاڵێکی تەکنەلۆژیە تایبەتە بە نوێترین داهێنانەکان کە لە بواری تەکنەلۆژیادا بێگومان لەلایەن گەنجانەوە و هەروەها زۆرێک لەو گەنجە بەهرەمەندانە دروستی ئەەکەن یاخود نمایشیەکەن کە ژماری بەشداربووەکانیان زیاتر لە چەند کەسێکی دیاریکراوە و هەروەها نزیکەی ئەم چەند کەسە نزیکەی 55 پرۆژەی جیاوازیان دروست کردو و بەرهەمیان هێناوە بێگومان ئەم فێستیڤاڵە ماوەی 3 ڕۆژ ئەخایەنێ و تا ئێستا لە شاری سلێمانی بەردەوامە. بیستویەکی ئەم مانگە بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە کەسایەتی دیار و بەڕێز قوبات تاڵەبانی دومینی فێستیڤاڵی ساڵانەی تێک فێست بەرێوەچوو فێستیڤاڵەکە لە گەلەری ئەمنە سوورەکە بڕێواچێت و بڕیارە ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. لە فێستیڤاڵەکەدا چەندین گەنجی بتوانە نوێترین داهێنانەکانیان لە بواری تەکنەلۆژیا و ژیری دروست کرد کە ژمارەیان زیاتر لە 55 پرۆژەیە. فێستیڤاڵەکە تا 23 ئەم مانگە بەردەوامە بێت. هاوکات دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی فێستیڤاڵەکەن.